سڵاوم کاتتان باش ئازیزان و خۆشەویستان بە یارمەتی هاوڕێنی هاوکارم لە خزمەتتاندایم بۆ پێشکەشکردنی گەشتیاڵەکانی سەرلەبانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هۆڵەکان. هێرشی چڕوپڕی ئیسرائیل بۆ سەر چەند شاری ئێران، موشەکبەرانی شارەکانی ئیسرائیل لەلایەن کۆماری ئیسلامی، پەیامی کۆمەڵێک لە گەنجانی کرماشان بۆ خەڵکی ئازادی خواز، ناڕەزایەتی کرێکارانی پرۆژەی مەیدانی نەوتی یاداوەران، کەمینان، دەرمان، خۆراک و بنزین لە شارەکانی ئێران، مانۆڕی سوپای پاسداران لە زاهدان و هەڕەشە لە چالاکانی مەدەنی چابەهار و خۆپیشاندانی هەزاران کەسی دژ بە ئیسرائیل لە هۆلەند. هێرشی چڕوپڕی ئیسرائیل بۆ سەر چەند شاری ئێران. ڕۆژی دووشەممە 26 جۆزەردان فڕۆکەکانی ئیسرائیل شارەکانی کرماشان، ئاهواز، قۆم، تاران، خوڕەماباد، مەشهەد، ئیسفەهان، عێراق، زەنجان، ورمێ و چەند شاری دیکە ئێرانی وردومان کرد و زیانێکی زۆر بە بنکە نظامیەکانی ڕژیم گەیشت. بە پێی زانیاریەکان فڕۆکەکانی ئیسرائیل کۆگای چەک و تەقەمەنی سوپای پاسدارانیان لە گەڕەکەکانی دەوڵەتاباد و دزلاوای کرماشان بردومان کرد و وێڕای برینداربوونی چەند کەس زیانێکی زۆر بە نەخۆشخانەی فارابی گەیشتووە. پێشتر ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە بەکارهێنانی خەڵکی مەدەنی وەکو قڵغانی مرۆیی بۆ ئامانجەکانی ڕژیم هۆشداریاندا بوو. هاوکات بنکەی پەدافەندی سوپای پاسداران و بنکەی موشەکی مەشهەد بە ئامانج گیراوە و دوو فەرماندەی سوپا بەناوەکانی ڕەزا نەجەفی و حەسەن ڕەسووڵی لە بوردمانی پادگانی سوپای زەنجان کوژراون. ڕۆژی ڕابردووش میدیاکانی ڕژیم ناوی 22 ئەندامی سوپای پاسدارانیان لە خوڕەماباد و دەهێزی بنکەی موشەکی شاری ورمەیان بڵاو کردوێتەوە کە لە هێرشەکانی ئیسرائیلدا کوژرا بوون. لەلایەکی دیکەوە سەرهەنگ شامی لە سەرکوتگەرانی فەراجای تاران لە هێرشەکانی ڕۆژی ڕابردوودا کوژراوە و سایتی موشەکی دێهلۆران و موسیان لە ئیلام بۆ جاری چەندەم بردمان کراوە. موشەکبارانی شارەکانی ئیسرائیل لەلایەن کۆماری ئیسلامی. ڕۆژی دووشەممە 26 جۆزەردان چەند شاری ئیسرائیل بەدایان موشەکی سوپای پاسداران کرای ئامانجوو بۆ هۆیەوە چەندین شارەوەمەندی ئیسرائیلی کوژراون و بریندار بوون. بە پێی راپۆرتی میدیاکانی ئیسرائیل لە هێرشەکانی ڕۆژی دووشەممە بۆ سەر تەلاویڤ، حەیفا و ئۆرشەلیم بەلانی کەم 9 شارەوەمەند گیانیان لەدەستا و زیاتر لە 125 کەس بریندار بوون. هەروازیانێکی زۆر بە وزەخانەی حەیفا گەیشتووە و دیوار و پەنجەرەی باڵیۆزخانەی ئەمریکا لە ئۆرشەلیم ڕووخاوە. پەیامی کۆمەڵێک لە گەنجانی کرماشان بۆ خەڵکی ئازادی خواز. کۆمەڵێک لە گەنجانی شۆڕشگێڕی کرماشان لە پەیامێکی ڤیدیۆییدا داوایان لە خەڵکی ئازادی خوازی ئێران کرد خۆیان بۆ هێرشکردنە سەر بارەگاکانی ڕژیم ئامادە بکەن. گەنجانی شۆڕشی ڕایانگەیاند کۆماری ئیسلامی ئابووری وڵاتی لە تەئاستی داڕمان بردووە و مەعیشەت و ژیانی خەڵک کەوتۆتە مەترسیەوە. ئێستاش بەرپرسانی جەنایەتکاری ڕژیم دەیانەوێت لە شەڕێکی ماڵوێرانکەردا وڵات وێران بکەن و دوجار زەمینێکی سوتاو بۆ خەڵک بەجێبێڵن و خۆیان هەڵبێن. کاتی مانەوە و بێدەنگبوون نییە، کاتی پڕچەکردنی خۆمان و داگیرکردنی بارەگاکانی ڕژیمە. ناڕەزایەتی کرێکارانی پرۆژەی مەیدانی نەوتی یاداوەران. ڕۆژی دووشەممە 26 جۆزەردان کرێکارانی پرۆژەی شاغڵ لە مەیدانی نەوتی یاداوەرانی خۆڕەمشار بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست، وەلانانی جیاوازی، پێدانی مەزایای پیشەیی، تەزمینی ئەمنیەتی کاری، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی، گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست، بەهرەمەندبوون لە دەرمانی خۆڕایی و دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی بوون. کەمینان، دەرمان، خۆراک و بنزین لە شارەکانی ئێران. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ قەیرانی کەمینان، ئاو، دەرمان، خۆراک و بنزین ژیانی بۆ خەڵکی ئێران تاڵ کردووە و بەرپرسانی ڕژیم هیچ پیلانێکیان بۆ دابینکردنی پێداویستی خەڵک نییە. بە پێی زانیاریەکان ئاوی چەند گەڕەکی تاران پچراوە و نان دەست ناکەوێت. لە شارەکانی دیکەشەوە راپۆرتی هاوشێوە بڵاو کراوەتەوە. هەروەها ئۆتۆبانەکانی تاران قەرەباڵغە و خەڵک هەوڵ ئەدەن خۆیان لە هێرشەکانی ئیسرائیلدا بپارێزن. هاوکات ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم دەستیان داوەتە سەرکوتی بێبەزەیانەی خەڵکو
لە چەند شاری ئێران وەکو تاکستان دەیان شارۆمەند بە بیانووی بڵاوکردنی بابەت لەسەر شەڕی ئێران و ئیسرائیل دەست بەسەر کراون. مانۆڕی سوپای پاسداران لە زاهدان و هەڕەشە لە چالاکانی مەدەنی چابەهار. بە پێی راپۆرتی حالوەش، هێزەکانی بەسیج و سوپای پاسداران مانۆڕێکیان بۆ تۆقاندنی خەڵکی زاهدان دەست پێ کردووە و لە چابەهار ئیدارەی ئیسلاحات هەڕەشەی لە چالاکانی مەدەنی و شارە کردووە کە ئەگەر هەڵپشتی لە هێرشەکانی سوپای پاسداران نەکەن دەست بەسەر دەکرێن. بە وتەی چالاکانی بەلوچ، هێزەکانی بەسیج و سوپای زاهدان بە چەک و ماتۆڕەوە لە نێو شەقامەکانی ئەو شارەدا دەسوڕێنەوە و بێڕەزی بە خەڵکی مەدەنی دەکەن. لەلایەکی دیکەوە هەڕەشە لە چالاکانی میدیایی و مەدەنی چابەهار کراوە کە ئەگەر پشتیوانی لە هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ئیسرائیل نەکەن سزا دەدرێن. ئێدامی بەندکراوێک لە زیندانی قزل حەسەر. ڕۆژی دووشەممە 26 جۆزەردان حکمی ئیعدامی بەندکراوێک بە ناوی ئیسماعیل فکری بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل لە زیندانی قزل حەساری کەراچ جێبەجێکرا. ئیسماعیل فکری پزیشکی خێرخوازی خەڵکی تاران بوو کە لە ساڵی 1403 لە پەروەندەیەکی ناڕووندا لەلایەن قازی ئەفشاری بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل بە ئێدام مەحکوم کرابوو. هاوکات لەگەڵ لە سێدارەدانی ئەو بەندکراوە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ئێدامی 12 بەندکراوی دیکەی مەحکوم بە هەمان تۆمەت هۆشداریان داوە. ناسناوی 7 کەس لەو بەندکراوانە بریتیە لە ئازاد شۆجاعی، ئیدریس ساڵی، شاهین وەساف، ناسر بەکرزادە، ڕەسوول ئەحمەد محەممەد، محەممەد ئەمین مێهدی شایستە و ئەحمەد ڕزا جەلالی. خۆپیشاندانی هەزاران کەسی دژ بە ئیسرائیل لە هۆلەند. زیاتر لە 150,000 شارۆمەند ڕۆژی یەکشەممە 25 جۆزەردان لە شاری لاهەی هۆلەند کۆبوونەوە و دژ بە دەوڵەتی ئیسرائیل خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان ناڕازیان لە بەردەم دادگای نێودەوڵەتی لاهەدا خۆپیشاندانیان کردووە و خوازیاری کۆتایی هێنان بە هاوکاریەکانی دەوڵەتی هۆلەند لەگەڵ ئیسرائیل و ڕاگررتنی هێرشەکانی سەرغەزە بوون. شانی باسەکە خۆپیشاندانی هاوشێوە لە وڵاتەکانی فەڕەنسا، بریتانیا، تورکیا، ئیسپانیا و بلژیک دژ بە دەوڵەتی نەتانیاهۆ بەڕێوە چووە. شانی باسەکە لە هێرشی سەربازانی ئیسرائیل بۆ سەر ئاوارەکانی فلستینی لە غەزە 20 کەس گیانیان لەدەستاوە و 200 کەسی دیکەش بریندار بوون. مانگرتنی کرێکارانی کارخانەی مس لە شیلی. ڕۆژی دووشەممە 26 جۆزەردان کرێکارانی شاغڵ لە کارخانەی مسی کۆداڵکۆی شیلی پاش بڵاوبوونەوەی هەواڵی داخستنی و کارخانە و بێکارکردنیان جادەکانی نزیک لەو ناوەندە سەنعەتیان داخست. بەوتەی کرێکارانی ناڕازی دەوڵەت بە بیانووی پیسکردنی ژینگە و کارخانەی داخستووە لە حاڵێکدا دەیتوانی بە نوێژنکردنەوەی سیستمەکان ڕێگە لە پیسبوونی ژینگە بگرێت. بەڕێوەبەرانی کارخانە بیریان لە بێکاری سەدان کرێکاران نەکردووە و ئێستا مەعیشەتی هەزاران کەس کەوتۆتە مەترسیەوە. هۆشداری هیندستان بە پاکستان لە ئەگەری پاڵپشتیکردن لە ئێران. دەستگای هەواڵنەری هیندستان استراتیژیک وایر بڵاوی کردەوە. ڕاژنات سینگ وەزیری بەرگری ئەو وڵاتە هۆشداری بە پاکستان داوە کە ئەگەر پاڵپشتی لە کۆماری ئیسلامی بکات، هیندستانیش پشتیوانی لە ئیسرائیل دەکات. وەزیری بەرگری هیندستان لە لێدوانێکدا ڕایگەیاند ڕێگە نادەین ئەمنیەتی ناوچەکە بکەوێتە مەترسیەوە ئەگەر دەوڵەتی پاکستان موشک و کەرەستەی نظامی بە کۆماری ئیسلامی بدات. هیندستانیش پشتیوانی لۆجستیکی لە ئیسرائیل دەکات و دەوڵەتی پاکستان بەهایەکی قورس دەدات. دو ئەحواڵمان سەبارەتە بە ئیدانەکردنی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران لەلایەن ئیتحادە کرێکاریەکانی ئافریقا. کۆنفدراسیۆنی یەکێتیە کرێکاریەکانی ئافریقای جنوبی لە بەیاننامەیەکدا هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران بە توندی مەحکوم کرد. لە بەیاننامەی و کۆنفدراسیۆنەدا هاتووە دەستدرێژی نظامی بۆ سەر ئێران ئاکامی چەندێ دەستێوەردانی ئەمریکا و پاڵپشتیەکانی وڵاتە لە ئاپارتایدی ڕەگەزی و مەسەبی لە ئیسرائیلەکە بەرەوکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتووە. هێرشەکانی ئیسرائیل کاردانەوەی ئێرانی بە دوای خۆی داهێنا و زیانەکەی تەنیا بۆ خەڵکی مەدەنی و چینی کرێکارە. ئێمە خوازیاری ڕاگررتنی دەستبەجێی شەڕ و گەڕانەوە بۆ سەرمیزی دانوستان بۆ چارەسەرکردنی کێشەکانی. بەڵازیزان گەشتیاوڵەکانی سەر لەبانیتان پێشکەشکرا.
هەر شاد و بەختەوە.